دەکەوتێتە پراوێزی ناوچە شاخاویەکان واتە لە کۆتایی هەرێمی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە سەرڕای ئەو جوانی ئەو تاڤگەیە تەماشا دەکەی گەشتیاران و هەندێک لە خەڵکی ئەوانەی کە گەشت دەکەن بۆ ئێرە بەم شێوازە پیسی دەکەن. ئەوە کارێکی ناشارستانیە و دژی ژینگە پارێز. ئەو ژینگەیە نەوەیەوەمادا ئیتر هەموو بەخانی ڕایگرین. ژینگەی سروشتی کۆیە زۆر دڵخوێن و جوانە. ئەوەش بووەتە ئەو هۆکاریکەوە گەشتیاران و شاخەوانان و جنگە پارێزان بەردەوام سەردانی شاری کۆیە و دەوروبەری شاری کۆیە و ئەو شوێنانێکەوە چۆن دەڵێ دڵڕفێنن گەشتی تێدا بکەن. لە زۆربەی شوێنەکان دەبینین لە هەفتەی جارێک یاخود بە 2 هەفتە جارێک گەشتی شاخەوانی یاخود گەشت و گوزاری بۆ دەکرێت. بەڵام لە دەوروبەری کۆیە بە حکمی ئەوەی کە ژینگەیەکی جوانی هەیە پێکاتی هەڵکەوتەی شارەکەیش زۆر جوانە بە بەردەوامی گەشتیار و شاخەوانان و ژینگە پارێزان گەشتی بۆ دەکەن. ئەمە وەکو ڕێکخرا وەکو گروپەکانی کۆیش بەردەوام لە هەفتەی ئەگەر 3000 گەشتی بۆ نەکەین 2000 گەشت دەکەین بۆ ئەم شوێنە دڵڕفێن و خۆشانە. قەزای کۆیە یەکێکە لە قەزایەکانی سەر بە پارێزگای هەولێر. لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە ئەو قەزایە دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێر. ئەو قەزایە سەنتەری قەزایەکەی کە بریتە لە شاری کۆیە. ئەو قەزایە لە 6 ناحیە پێک هاتووە. ناحیەکانی سەنتەری کۆیە و ناحی سکتان و ناحی شۆڕش دێگەڵە و ناحی سێگرکان و ناحی تەقتەق و ناحی ئاشتی. ژمارەی دانیشتوانی سەنتەری قەزایەکە بەپەی ئامارە نافەرمیەکان نزیکەی 120,000 کەس دەبیتن. دیارە بەشی زۆری دانیشتوانەکەی لەناو سەنتەری شاری کۆیە نیشتەجێنا. کۆیە لە ڕووی بەرزی نزبووی تۆپۆگرافیاوە دەکەوتێتە پراوێزی ناوچە شاخاویەکان واتە لە کۆتایی هەرێمی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانە. ئەمە ژوای کردێکە 120 ڕووبەری ناوچەکەی قەزای کۆیە شاخ بیتن. 180 بریتی بین لە ناوچە دەشتە شەپۆلاویەکان و ئەو کە بەدەشتی کۆیە ناسراوە. ئەو تایبەتمەندی جوگرافیەک کە باسم کرد وەکو ئاماژەم پێدا 120 قەزایەکە لە بریتە لە ناوچەی شاخاوی بکە گرنگترین شاخەکانی ئەو قەزایە بریتین لە شاخی هێبەسوڵتان، شاخی باوازی، شاخی چێشچێ، ئاوەگێر، بەنەباوێ. 5 زنجیرەچیانە لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی ئەو قەزایە هەڵکەوتونە. ساڵانە بڕی بارانبارین لە پێی ئەو ئامارانە و ئەو وێزگانی هەنا سەروی 600 میلیمەتر لە ساڵە ئاساییەکان نەک لە ساڵە وشکەکان باران دەبارێ. ئەو بڕە بارانبارینەوەی کردووەکە لە باکووری ڕۆژهەڵاتی قەزایەکە ناوچەیەکی دارستانێکی چڕمان هەبیتن. ئەو دارستانە چڕە دیمەنێکی جوان و ژینگەیەکی جوانی بەو قەزایەدایە. لە بەشی باشووری کە بێگومان بارانبارین کەمترە. ئەو بارانبارینەوەی کردوکە کەمتر لە بەشی باشوور و ئەو 180 کەمایە کەمتر دارستان بمدرێ زیاتر بێتین لە زەوی کشتتوکاڵی کشتتوکاڵی هاوینە تێدا دەکرێت کشتتوکاڵی زستانەی لەو قەزایەدا تێدا ئەنجام دەدرێتەوە. لە کۆیە کۆمەڵە شاخێک هەیە. یەک لەوانە شاخی ئاوەگردە کە دەکەوێتە باکووری کۆیە. بەرزترین شاخی دەوروبەری کۆیە کە 1415 مەتر لە ئاستی ڕوودا بەرزە. شاخی دووەمە شاخی باوازیە. هەروەها زنجیرە شاخی هێبستان. بەڵام زنجیرە شاخی هێبستان کۆمەڵێک لوتکەی تێدا هەیە.
بەرزترین لوتکەشان لوتکەی شەیتانە لوتکەشتر هەیە بە ناوی لوتکەی قەشکە ئەو جێگە لە شاخە بەرزەکانە ئەو سروشتە جوانە وای کردووە کە کۆمەڵێک شاخەوانی لێ دروست بێت هەمیشە شاخەوانەکان پێویستیان بەوە نابێت بچنە شاخی دوور شاخەوانی بکەن هەر لە دەوروبەری کۆی دەتوان هەموو گەشتە شاخەوانەکان ئەنجام بدەن و چێشیان بۆ نەبێت ئەو شاخی لە پشتەوەشمانە سۆرچی سناوی پێدەرێن کە کۆمەڵی دارستانی جوانی تێدا هەیە و سروشتێکی جوانی بەخشیوە بە دەڤەرەکە شاخ و پێدەشتەکانی کۆیە دەوڵەمەندە بە کۆمەڵێک گوڵ و گژوگیای سوود بەخش بۆ نمونە گوڵە حاجی لێیە ئەو گوڵە زەردەیە گوڵە مۆرەمان هەیە هەروەها کۆمەڵێک ڕۆکی ترمان هەیە وەکو قارچک زۆر شین دەبێت لێرۆکان ئەوانە سوود تایبەت بە خۆیان هەیە چۆرۆکەمان هەیە ستکمان هەیە ئەمانە هەموو سروشتین و هەمووشیان سوود بەخشن وەڵا وەکو گوڵە نێرگزیشمان هەیە کەنگرمان هەیە کاردیمان هەیە کە زۆر خەڵک لە وەرزی بەهار دێتە ناو شاخەکان ئەو کەنگور و کاردیە سوودێکی باشی لێ دەبینێت و دەشکرێت کە کۆمەڵێک ڕۆک و گژوگیاتر هەبێت کە ئەمە وەکو خیبرەمان لێ نەبێت یاخود زانیاریمان لێ نەبێت بەڵام دەکرێت خەڵکانێکی بەتوانە بتوانن توێژنەوەی ناو بکەن و جۆری ڕۆکانیش دەستنیشان بکەن و سوودەکانیشان دەستنیشان بکەن بەڵام ئەمە وەکو شاخەوان و وەکو ژینگە پارێز ئەوەی لە بێش چاومانە و لە دەیبینین هەر ئەو گوڵ و زۆر ڕۆکانەیە کە باسما کرد سەبارەت بە ڕێژە و جۆری دارەکان لە شاری کۆیە بەشی باشووری ڕۆژ ئاوای کۆیە پێدەشتە و داری کەمە بەڵام باکوور و باکوور ڕۆژهەڵاتی کۆیە دارێکی زۆر جوان لێ و دارستانێکی زۆری لێیە جۆری دارەکانش برتێت لە دار بەڕوو دارمازوو قەزوان جێوش کرۆسک ئەمانە بە شێوەیەکی گشتی بەرچاون لە شاخەکانی کۆیەدا واروەها دارمان هەیە کە بەری هەیە وەکو داری هەنجیری چێوی پێدەرێن یاخود کۆمەڵی چنارمان هەیە هەروەها کۆمەڵی هەناری تایبەتمان هەیە لێرۆکانە کە شیم بووە واروەها دوو داری ترشمان هەیە هەنجیری چێوی کە لە شاخەکان شین دەبێ سروشتیە و بەبێ ئەوی مرۆڤ چاندبێتی جگە لەوەش دارشترمان هەیە کە بێدوتێ مۆردیش زۆرێکە لە دارە تایبەتەکان و سروشتیە و سوودیشی زۆریشی هەیە زۆرترینیان بەس دار بەڕوە سەرچاوە ئاویەکان بریتی لە چەند بەشێک یەکەمیان ڕووباری کۆیە سەرچاوەکەی لە کانەکانی حەمامەکەوە هەڵدەقڵێ بەناو ڕز و باغەکانی کۆیەدا دێت و کۆتایەکەی دەگاتە لای تەقتەق ناحیەی تەقتەق کۆمەڵێک کانیمان هەیە کانی گوزمان هەیە کە لە گوندی فەقەیانە هەروەها کانی ئۆمەراغامان هەیە دەکەوێتە بەرامبەر گوندی تۆبزاوە کانی مامۆستامان هەیە لە گوندی حاجی قەڵا کانی حاجی وەیسمان هەیە کە ئەوی سەر بە گوندی قەشقەیە ئەوانە هەموو سەرچاوەکانی ئاوی شیرن و کانی باشن چوار تاڤگەی زۆر جوانمان هەیە یەک لە تاڤگەکان بە ناوی سولی میرسەیدە دەکەوتە گوندی میرسەید تاڤگەی دۆمان تاڤگەی کانی شاخە دەکەوتە نێوان گوندی میرسەید و گوندی کرۆشت سێم تاڤگە کە زۆر نازدار و جوانە و بەناوبانیشە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکەن بە ناوی تاڤگە و شەلالی سناوە کۆتاییەکەشمان کە دەکاتە تاڤگەی حاجی وەیس یەک لە تاڤگە جوانەکانە حاجی وەیس دەکەوتە گوندی حاجی قەڵا واروها ئەو تاڤگەیەشمان هەیە کە تاڤگەیەکی زۆر نازدارە و ئێستا دەچینە نزیک تاڤگەکە ئەو تاڤگەیەش بە ناوی ئاشی گەریە سەر بە گوندی باداوانە سەر و چاوەکەشی لە بناری سیاهە بەستانەوە هەڵدەقڵێت و هەتا دەڕژێتە ناو دەریاسی دووکات وە لە وەرزی بەهاریشدا شاخەوان و گەشتارێکی زۆر
گەشتی بۆ دەکەن و کاتەکانیان لێرە دەبەرەوە. بەڵام بەداخەوە سەرڕای ئەو جوانی ئەو تاڤگەیە تەماشا دەکەی گەشتیاران و هەندێک لە خەڵکی ئەوانەی کە گەشت دەکەن بۆ ئێرە بەم شێوازە پیسی دەکەن. ئەوە کارێکی ناشارستانیە و دژی ژینگە پارێزیە. ئەوەی کە من تێبین دەکەم لێرە بەڕاستی دەبەی فاسات، دەبەی ئاو خواردنەوەیە، دەبەی ڕۆنە، کۆمەڵێک پلاستیکی ناتەندروستە. پێم باشە تاچی کۆمەلگا هۆشار بێتەوە هیچ تر ئەو ژیگە جوانەی پیس نەکات. بە هۆکاری ئەوەی کە کۆمەڵێک کانی و سەرچاوە لێرە هەیە، ئەو گەشتیارانەوە ئەو ڕێبوارانەوە ئەو شاخەوارانی کە گەشت دەکەن بۆ ئێرە لێرە پشت دەن و ئیستراحەت دەکەن لەژێر سێبەری ئەو درەختە بیانە. شوێنەکە شوێنێکی دڵڕفێنە، سەرنڕاشێشە، ئەو ئاوەش سفاتێکی لە وەرزی هاوین تا هاوین گەرم بێت ئاوەکە سارتر دەبێت. سازگاری ئاوی کانیەکان و هەروەها ئەو خوڕێ ئاوی کە بێرەدادی ئەوە بۆتە جێگای سەرڕاشانی گەشتیاران یاخود شاخەوانەکان. کۆمەڵێک جانەوەری چێوی لە دەوروبەری کۆیە و لە ژینگەی کۆیە هەیە، وەکو بەراز و وەکو گورگ و چەقەڵ و وەکو سێخوڕ، کوڕەبەشا، ڕێوی، کەروێشک. ئەمانە کۆمەڵێک جانەوەرن لە دەوروبەری شاری کۆیان ژینگەی شارەکەیان جوان کردێ. لە باڵندەکانش کۆمەڵی باڵندی جوانیشمان هەیە، وەکو بەتایبەتی کەو یەکجار زۆرە، سوسکە، پۆڕ، هەروەها هەندێک باڵندێکە هەیە لەوانەی ناوەکانی وەک پێویست نەزانم، بەڵام کۆمەڵێک باڵندی جوانی بولبولن هەمویان لە ژینگە و لە شاخەکەی نزیک شاری کۆیەدا هەنا. ئەوانیش هەر سروشتێکی جوانیان بەخشیەوە بە ژینگەی کۆیە. لە خشۆکەکانیش بەڕاستی چیسەڵ زۆرە، چیسەڵی دێمی، هەروەها مارمێلکەیە، قومقمۆکە، مارە، مار ڕێژێکی یەکجار زۆر ماری ژەهردارمان هەیە لە سنووری دەوروبەری کۆیە. ئەمانەش هەمویان ژینگەیان جوان کردو و ژینگەیەکی باشیان داوە بە دەوروبەری شارەکە. و ئێستا کە لە ڕێگادا هاتین دوو چیسەڵ دێمیماندی زۆر جوان بوون لە ڕێگادار و هاکاگ سەرداری هاوڕێشم ئەویش مارێکی زۆر جوانی بینی کە سروشتێکی جوانی هەبوو بەڕاستی. هەروەها کە و سوسکە باڵندەکانی تر لە ناو ئەو ژینگەدا بەڕاستی زۆر سروشتێکی جوانیان بەخشیە، دەنجیان خۆشە، ئاوازەکانیان ئیوەیە کە جوان لێ بگرن ئەو سروشتە جوانەدا. بە باشی دەزانم کە ئێمە هەمومان هۆشیار بینەوە تاچی کۆمەلگا هۆشیار بێ لەوەی کە ژینگە بەبێ باڵندەکان بەبێ ئاژەڵە چێویەکان سروشت بەوانەوە جوانە، بەڕاستی دەبێ پارێزگاریان لێ بکەین، نابێ بە هیچ شێوەیەک ڕاوی ئەم جۆرە باڵند و ئەم جۆرە ئاژەڵە چێویانە بکرێت بۆ ئەوەی ژینگەی خۆمان نەشێوێنی. کێشە ژینگەیەکان لە کۆیە و لە سنووری کۆیە هاوشێوەی هەموو ناوچەکانی تری جیهان ڕوبەڕووی چەندەها کێشەی ژینگەی بۆتەوە. بەشێک لەو کێشە ژینگەیانە کێشەی جیهانینە، وەکو ئەوەی کە پێناسە دەکرێن بۆەوەی کە سنووری جوگرافیان بۆ نییە. دیارە کۆیش بەشێکە لەو جیهانە پان و بەرینە کەوتوتە بەرە ئەو کێشانە کە بریتین لە گەرمبوونی گۆی زەوی، کەمبوونەوەی
بارانبارین بڕی بارانبارین کەمبوونەوەی سەوزایی کەمبوونەوەی دەرامەتی ئاو هەموو ئەوانە ئەو کێشانە جیهانین و قەزای کۆیشی گرتیتەوە بەپەی ئەو لێکۆڵینەوەی کە لە کۆیەک ئەنجامماندا لە کۆی چل کانیاومان بە نمونەوە گرتیا لە کۆی ئەو چل کانیاوە 34 کانیا و وشک بوونە کەواتە دەکرێت بین ڕێژێکی زۆر لە کانیاوەکانی قەزای کۆیە وشک بووینە لە ڕووی پۆلێنی کێشە ژینگەیەکانەوە دیارە کێشە ژینگەکان خۆیان لە ئاستی جیهاندا بۆ سێ کێشەی گرنگ پۆلێن دەکرێن کێشە یەکەم بریتە لە کەمبوونەوەی دەرامەتی سروشتەکان بەڵێ لە قەزای کۆیە دەرامەتی سروشتی زۆرمان هەیە کە گرنگترین چێلگەنەوتەکانی شیواشۆکە کە کەوتۆتە برۆژ ئاوای کۆیە سیر دەکەین کە لە ساڵانی ڕابردوودا بەپەی داتایەکانی فەرمیەکانی حکوومەتتی هەرێم نزیکی ڕۆژانە 140,000 بەرمیل لەو چێلگانە بەرهەم دەهات بەڵام ئێستا ئاستەکەی ئەو دەدابەزیوە کەمتر لە 5,000 بەرمیل ڕۆژانە بەرهەم دێتن خۆی ئەوە ژێکەکە لە کێشەکان جگە لەوەش کێشەی کە لە قەزای کۆی و لە جیهانیشدا هەیە و کێشە گەورەکان پۆلێن دەکرێت نەمانی دارستانە سروشتەکان و ڕوتەمبوونی خاکە دیارە ئەوەش کۆیە گرتوێتەوە هەر بۆ وێنەکە باسی چڵگەکانی نەوتی شیواشۆکم کرد ئەگە یەک نمونەوە بگرینەوە یەک دانە بیر کە لەوانەیە تەنها 3 مەتر دووجای پێویست بێ زەوی بۆ هەڵکەنی بەڵام تەماشا دەکەن لە چڵگەی نەوتی تەقتەق شیواشۆک تەنیا بۆ یەک دانە بیر 3 دۆنم زەویان ڕوتەن کردووە ئەوەش دەستدرێژێکی زۆر گەورەیە بەسەر ژینگەی ناوچەکە جگەلەوە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو پاشەڕۆی کە لەو چێلگانە هەیە بەداخەوە کە پاشەڕۆیەکانیان ژێرخاک دەکرێن لە گوندی داربەسەری سەر قەزای کۆیە دیارە ئەو ژێرخاک خستنەوە دەکاتن کە خاکە ژەهرایی بیتن و ئەو ئاوەڕۆی فلۆی ئاوەڕۆی ژێرزەوی ئەو ناوچانە ڕۆ و دەشتی کۆیە لێە وا چاوەڕوان دەکرێت ئەگەر ئەم کارە ڕانەگیرێتن ئەو ژێر خاکخستنەی پاشماوەندەکان لەوانەیە لە ئایندەشی نزیکدا ئەو دەشتی کۆیە کە دەشتێکی پڕ پیت و بەرەکەتە ئەو بەرهەمە کشت و کاڵی نەمێت و تووشی بە بیابام و بێتن یەک لەو تایبەتمەندیانەی کە کۆیە هەیەی دەربارەی بیری هەستکردن بە کێشە ژینگەیەکان پێم خۆشە ئاماژە بۆ بدەم کە بیرمەند و فەیلسوفی گەورەی کورد ماوەسا مەسعود محەممەد لێک لە کتێبەکانی بەناوی گەشتی ژیانم کە سەربوردە و بیرەوەری ژیانی خۆی باز دەکاتن باز لەوە دەکات کاتێک کە ساڵی کۆتایی بیستەکانی سەدەی ڕابردوو و کاتێک کە چێلگەکانی نەوتی کەرکووک دەتەقێدرێتەوە و دووکەڵبەری ئاسمانی ناوچەکە دەگرێتن هەر ئەو کاتە مامۆستا مەسعود محەممەد ئاماژە بۆ دەکات کە باوکم جەنابی مەلای گەورە ئاماژە بۆ دەکات کە ئەو دووکەڵە بۆ لەمە دوا دەبێتە هۆی لە ناوچوونی دارستانەکان و دەبێتەوە تێکچوونی ژینگە و هەر لەو سەردەمەدا جەنابی مەلای گەورە درچی بۆ مەترسێ کرد بوو کە لە پاشاندا پاش 15 ساڵی تر و لەسەر ئاستی جیهانی ئەو کێشەیە زیاتر زەق دەبێتەوە یعنی دەمانەیە بڵێن کە هەل لەو سەردەمەوە کێشەی ژینگە لە کۆی سەری هەڵدایە و کەوتۆتە ژێر مەترسی ئەو کارگە پیشەسازی و ئەو دووکەڵانێکە هەیە یەک لە کێشە هەرە گەورەکانی کە لە قەزای کۆیە هەم لە شاری کۆیە بە تایبەتی هەمانە ئەویش دەرهێنانی کانە بەردەکانی چیای باوازیە کۆک لە دیمەنەکان لە پشمەوە دەردەکەوێتن کە دەبینن چۆن بەبێ ویژدانانە ئەو چیانیان هەڵکۆڵیە چەند بە شێوەیەکی نازانستی ئەو کانە بەردانیان دەرهینایە دیارە چیای باوازی یەک لەو چیانە بۆ لە کۆندا تایبەتمەندێکی زۆر جوانی هەبووە خاوەنی چەندەها دار و ئاژەڵ و باڵندەی چێوە بووینە بەداخۆ بەهۆی ئەو ڕوتەنکردنەوە و دەرهێنانی ئەو بەردانە ئیستقراریەت و کودرێ سەقامگیری ئەو ڕۆچیایی لە دەستدایە بەداخەوە ئەو ژینگەی ئێستا ئەمەکە تێیدا دەژین مەلاین ساڵ پێش ئێستا دروست بووە ئەو ژینگە ئێستا ئەمەکە تێیدا دەژین مەلاین ساڵ پێش ئێستا دروست بووە بەڵام بەداخۆ مرۆڤ توانیتوان لە چەند ساڵێکی زۆر کەم لە ناوی ببین یعنی ئێستا ئەمە ئەو چیایمان هەڵکۆڵیە ئاوەڕۆی ئەو چیای ڕوە و قەزای کۆیە دێتن ڕۆ شاری کۆیە دێتن زۆر کاریگەری خراپێ لەسەر هاتنی بڕەکی زۆر لە نیشتنی و قڕولیتە لە ناوشاری کۆیە و یەک لەو شوێنانی کە مەترسی لەسەر بەنداوی حەمامەکە کە لە دامێنی چیای باوازیە لێیە ئەگەر ئەم کارە بەردەوام بێت و بە شێوەیەکی زانستی ئیش لەسەر نەکرێتن لە ساڵانی ئایندەدا بەنداوی حەمامۆک پڕ دەبێتەوە.
یەک لە کێشەکانی کە لە ڕۆژهەڵاتی شاری کۆی هەمانە ئەویش ئەو دارستانە سروشتیە و بەشێکیان دەستکردا بەشێکیان بۆ هۆی خراپ بەکارهێنانی مرۆڤ لە ناوچوونە ساڵانە ئاگر لەو دارستانانە دەکەوێتەوە بەشێکی زۆر لە دارەکان سوتاینەوە جگەلەوەش هەڵکەوتەی زانکۆی کۆی شوێنێکی گونجاونەوە بۆ زانکۆچکە بەشێک لە دارەکانی ئەو دارستانی کردە قوربانی کە بەداخۆ خۆمان دەزانین کە هەر دارێک دەتوانێت ئۆکسزیین بۆ دە مرۆڤ دابی بکات لە بۆ یەک ساڵ یعنی یەک دار لە یەک وەرز دەتوانێت ئۆکسزیین بۆ دە مرۆڤ دابی بکات کە ئەوانش کە پێیان دەگوتێت سیەکانی سروشتون نامێتن لە باشووری شاری کۆیە کێشەی کەمان هەیە ئەویش ئەوەیە کە پاشەڕۆی شاری کۆیە پاشماوەڕقەکانی شاری کۆیە لە گوندی هەواوان کە دەکرێتە سەر ڕێگای سلەیمانی چەند کیلۆمەترێک لە کۆیە دوورە لەوەی ڕۆژان دەسووتێنرێ هەندێک جار بای پێچەوانەوە لە کۆیە هەڵدەکات لە باشوورەوە بەرەو باکوردێ ئەو دووکەڵی لەو شوێنی سوتانی ئەو پاشماوانە بەرەو شاری کۆیە بڵاو دەبێتەوە هەموو ئەوانە بە شێوەیەکی گشتی دوێ دەکرێت بڵێن کۆیە شارێکە دەورە درراوە بە گرفتە ژینگەکان لە بیرشمان نەچی ڕێژەی سەوزایی لەو شارەدا لە ئاستی پێویست نییە خۆمان دەزانین ستانداردە جیهانیەکان پێمان دەڵێن نێوان 1970 تا 130 بیتن بەداخۆ ناو شاری کۆیە زۆر کەمترە لەو نیوەی کەم ئەو ڕێژەیەکە هەیە تاکو ئێستا 1970 تێپتێنە پەڕاندیا لێ دەتوانین بڵین ژینگەی کۆیە ئەگەر بمانێ ژینگەیەکی باش کە ژینگەیەکی باش کۆمەڵگەیەکی باشت لۆ دروست دەکاتن ژینگەی کۆیە ئەو ژینگەیە باشە نییە کە لە ڕووی تەندروستیەوە زۆر باش بیتن. سەرەرایی سروشتە جوانەکەی کۆیە و ژینگە پاکەی کۆیە بەڵام کۆمەڵێک کێشەشمان هەیە یەک لەوانە کە ئەوانە وایان کردێ ژینگەی کۆیە تۆزێ بشەوێندرێ یەک لەوانە پاڵاوەکانی نەوتن کە ئەمە ژینگەی کۆیە پیس دەکا هەروەها لە شاخی باوازی ئێستا کانە بەردەردەرین ئەوە ژواری کردێ کە سروشتی شاخەکەی تۆزێ ناشرین بێت و ناشرینی پێ دیارەبێت ژینگەی بشەوێندرێ ئەو ساڵانەی دەبتە وشکە ساڵی بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر ئاژەڵە چێویەکان و باڵندەکان ئەمانە کۆمەڵێکی بابرین هۆکارن هەروەها بەڕاستی ناهۆشیاری هەندێک تاچی کۆمەلگا لە ڕووی پیسکردنی ژینگەوە لە ڕووی پیسکردنی شوێنە گەشتارەکانەوە ئەو گەشتانی کە دەیانکەن کە پاشەڕۆ و پاشماوەکانیان فرەدەن و بەتایبەتی دەبێ ئاو ئیتر نایلون ئەو زۆرشتان ئەمانە کۆمەڵێک ئاستەنگن دەکرێت لێرە بە دوابیری لێ بکرێتەوە کە ژینگەمان پیس نەکەین ئەگەر بنوارنە سوۆشیال میدیای جیهانی ئەمڕۆ ژیان لەسەر تا سەری دنیادا باسی ژینگەیە کەواتە ئەگەرە تو لە ژینگەیەکی پاکبی ژیانشی تەندروستە دەبێت ئەگەر لە ژینگەیەکی ناتەندروستی ئەوە ژیانشی ناتەندروست دەبێت بۆیە پێم باشە هەمومان وەکو تاچ کۆمەڵگا بەرپرس بین لە ئاستی پاچی ژینگە و ژینگە پاکردنەوەی وڵاتەکەمان و دەڤەرەکەمان و ناسەکەمان و بەتابەت شاری کۆش بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە ژینگەیانی کە ئاماژەمان پێدان لە قەزای کۆیە بۆ بەردەوامیدان و برەودان پێویستە ئەم خاڵانە بە زووی جێبەجێ بکرێ هەرزوو یاسای پچاکرد و پاراستی ژینگەی لە پەرلەمانی کوردستان کە دەرچووە پێویستە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەویش بە سەوزکردنی ڕوبەرێکی زۆر لە دەوری چێلگەی نەوتی تەختە شیواشۆک لەوەی بتوانێت ئەو دارستانانە ئەو دووکەڵ و پیسە پاک بکاتەوە و پێویستە لە باکووری شاری کۆیە هەرچی زووە ئەو کاری ئەو دەرهێنانی کانە بەردانە ڕابگیرێتن یاخود بە زانستی بکرێتن چاودێری زیاتری لەسەر دابنرێ بۆی چیتر ژینگەی ئەو چیایە جوانە نەبتە قوربانی و پێویستە لە ڕۆژهەڵاتی شاری کۆیەوە دووبارە دەست بکرێتەوە بە چادنی دارستانەکان دووبارە برەودان بکرێتەوە بە دارستانەکان و لە باشووری شاری کۆیش پێویستە شوێنی کۆبوونەوەی پاشماوەڕقەکان لە شوێنی ئێستا بگوازرێتەوە دوورتر لە شاری کۆیە لەوەی پاشماوەکانی نەمێنێتن و پێویستە لە ناو شاری کۆیە گرنگی بدرێت بە زیادکردنی پانتایە سەوزایەکان لەوەی بتوانین کە ڕێژەی سەوزای لە ناو شار بەرز بکەینەوە و هەروەها هۆشیاری ژینگەی زۆر گرنگە ئەویش لە ڕێگەی میدیا و پەروەردە و مامۆستایانی ئاینی لەوەی بتوانین بە هەمومان ئەو ژینگە جوانی ئەو شار بپارێزین. ژینگە چارەنووسی مرۆڤە ئەگەر بمانەیە چارەنووسینەوەکانی داهاتومان زامن بکەین پێویستە هەر کەسە لە شوێنی خۆمانەوە ژینگەکەمان بپارێزین هەمیشە ئەو دە بە ئاوەی کە ئەمە زۆر بە ئاسانی فڕیدەین کەسێک لە دوای مە زۆر بە قورسی هەڵی دەگرێتەوە.
دوا پێیان ئەوەیە کە پێم باشە هەمومان بەیەکەوە کار بکەین لە پێناو ژینگەی چپاک بۆ ئەوەی بتوانین لە کەش و هەوایەکی زۆر پاک و خاوێن بژین و دووربین لە نەخۆشی و کارەسات. پەیامیشم بۆ گەشتیاران و شاخەوانان هەیە کە دێنە ناو سروشت ئەو کەلوپەل و کەرستانی کە بەکاری دێنن دواتر لەگە خۆیان بیبەنەوە لە ناو تەنەکەی خۆڵی ماڵەوەیانن نەوەکە لە شوێنە گەشتیارەکان و شوێنە شاخەوانەکان بەزێ بێن و ژینگەمالێ پیسکە. هیوادارم هەمومان بە هۆشیاری و بنوارینە ژینگەوە لە ژینگەیەکی پاک جەستەیەکی پاک دروست دەبێت. ئەو ژینگەیە نەوەی نەوەمادا ئیتر هەموو بەخانی ڕایگرین هەر کەسێک بێتە ناو سروشتی جوان بە ئیشەڵا هەمووی بەخانی ڕایدەگرین و ژینگەکەمان بە پاچی دێڵینەوە. پێیان بە گەشتیاران و شاخەوانە ژینگەکەی بە پاچی ڕاگرن. ئێمە لە هەموو گەشتەکانمان دەست دەکەین بە پاکردنەوەی ئەو شوێنێکەوە گەشتمان لێ کردو و گەشتمان لێ ئەنجام داوە. وەزگە لەوەی کە ئێرە پاک دەکەینەوە لە ڕێگاش کە دەڕۆین بە حکمی ئەوەی شاخەوانی و بەرکەوتەمان زۆرە لەوانەیە کەسێککە بەرکەوتی زۆر نەبێ لەگە سروشتەکە ئەمە پێمان خۆشە سروشتەکەمان بە پاچی ڕابگرین ئەو زبڵ و خاشاکەی دەمینێتەوە هەمویان کۆ بکەینەوە و بیان بینەوە بۆ شار بیخێن ناو تەنەکەی خۆڵەکەمان.